خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین چەقبەستوویەکی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە و پەیوەندی نێوان یەکێتی و پارتی ئاڵۆزە. بەرپرسە باڵاکان دەڵێن دانیشتن هەیە و هەوڵی دانیشتن دەدرێت و بەڵام لەسەر زەمینەی واقعیش هیچ شتێک ڕوون و دیار نییە. تا ئێستا تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە و تیمی حکوومەتیش وەک ئەوترێ هەرچەند ئەسنە بەغدا داوایان لێکرێ هەمووتان بەیەکگرتووی وەرن، بەڵام هیچ هەنگاوێکی کردارەکی یاخود هیچ ئاماژەیەک نییە بۆ ڕێکەوتنی نێوان ئەو دوو هێزە سیاسیە. دۆخی هەرێمی کوردستان بەگشتی لە ناو چێشمەچێشم و ئاڵۆزیەکاندا و هاوپەیوەند بە پەیوەندی یەکێتی و پارتی بەرەوچووە. ئەم شەو گفتوگۆیەکی تایبەت لەگەڵ بەڕێز سترا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکستران بەخێر بێ. زۆر سپاس کاکزان. ڕۆژی پێش انتخاباتە شێوانە هەر تەقدیماتەکەم وایە چۆن دەستم پێکردو هەر ئاوا. سپاس کاکستران. پراگماتیکی بێ یان ڕاستەوخۆ چۆنت پێ خۆشە مهمە ئەوەی دێڵێن ڕاستیەکان بڵێن ینی ئەمڕۆ ڕۆژی رادیۆش بوو تۆ شتێکی تەنز ڕۆژی جیانی رادیۆ بوو تەوان ئینێکی نەتەوەی گوتۆکانە بۆیە پیرۆزبایی لە هەموو رادیۆکارانی کوردستان هەموو رادیۆکانی کوردستان و بە رادیۆ کورساتەوە بێگومان ینی شتێکی تایبەتە رادیۆ بەڕاستی ماوە ینی هەتا ئێستاش قیمەت و نرخی خۆی ماوە ینی سەرڕای ئەوەی کە ینی کاکزانان ئیشی وادارم بابەتەکە نەکەین مۆزۆکی ئەلائینی بابەتی میدیایی بەڵام بەعام زۆر جار خەڵک وازانێ ئەم مؤسساتە ئەلامی تازانی کە سەر هەڵدەن ئەبنە ڕاماڵێری ئیرەکانی پێشوو میدیاکانی پێشوو، بەڵام لە ڕاستیە مجارە تاریخی میدیا لە دنیای دەسەلمێنێ ئەمانە دەبنە تاواکار نەک بڵێن ڕای ماڵن. ئێستام گەشەکردنەی کە بۆ میدیا بەخۆیەوە بینە رادیۆش بە دەوری خۆی توانێت سفادەی لێ بکە وەکو چۆن بڵێن کە تەلەڤیزۆن دەرچوو خەڵوای زانی رادیۆ ڕاماڵەیە کە ڕۆژنامە هەبوو رادیۆ پیا بوو خەڵوای زانی رادیۆ ڕۆژنامە ڕاماڵە بەس وەڵا سیرۆکی میدیاکان لە دنیاە دەڵێن نەخێرەبان هەمووی چانسن بۆ یەکتری و ئەتوانن یارمەتیدەر یەکتری بن دیوادار وا بێگومان. ینی کاکسران مەسلەی شێستا رادیۆ زیاتر هاتوو بە دیوێکی تر هاتووتۆ ناوە ئێستا گەرێکێک لە لێدوانەکەی خۆی پشمان ئەڵام زانێ رادیۆ بوو هیوادار تووشێوینە نەبین ئەو قسەی دەڵێن بە هین بێڵێن لەسەر خۆ بە قیمەت بە ئەتیبار بگرێن بۆی ناشان نەبین رادیۆ بوو. پەیوەندی نێوانێکێتی و پارتی لە ئێستادا هەڵسەنگاندێت یان تێڕوانینت بۆ پەیوەندیت یەگەیشتۆتە کوێ؟ هێشتا شەڕێکی ساردی ئەعلامی هەیە ئەگەر لە ئاستە باڵاکەشینە بێ بەڵام دانیشتن و گفتوگۆش بەدی ناکرێت. خۆی تەبان کێشەی نێوان یەکێتی و پارتی وە کێشەی نێوان هیچ دوهێزی سیاسی هۆکارەکەی میدیا نییە، ئەمە دیفاعکردنیە لە میدیا، بەڵام یان دیارە کێشەکە هەیە بۆیە میدیا ئەتوانێت یان تەرحی بکە یان ئەتوانێت بە گوێری ناسنامی میدیاکان ئاڵۆزی بکە. ئەم بەڕاستی پەیوەندەکان نێوان یەکێتی و پارتی وەکو جەلال باس کرد لە پێشە لە گەشتە مەرحەلەیەکی چەقبەستوو، بەڵام ئەم چەقبەستووە جابەجار ئەجوولێتەوە بۆ گفتوگۆ بۆ پێکەوەی گفتوگۆکردن، بەس ئەو بۆ کەوتەوە خۆی جاران نییە کەوامان دەزانی ئەم هەفتەیە کۆبنەوە هەفتەی داهاتوو کۆبنەوە بکرێ، چونکە ئاڵۆزیەکان و کێشەکان نێوان یەکێتی و پارتی کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نازانم پارتی چۆن سەیر دەکا، ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کێشەی خەڵکی کوردستان لەگەڵ پارتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داخوکی لەو ئاوات و هیوایانی خەڵکی کوردستانەکە بۆیە وەکو کێشەی یەکێتی و پارتی دەرەکەیە کە کۆبنەوەی کرا هەموو لایەک هەردوو لا قسەی خۆی کرد و کۆبنەوەی دومی بەسەران نەهات لەبەر ئەو هۆکارانەی کە یانی لە هەموو میدیاکان باس کران نامانە بچینەوە سەری، بەڵام ئێستا ینی حاجەیە پێویستیە کە یەکێتی و پارتی کە دەبێت دانیشتن یەکتری ببینن گفتوگۆ بکەن، بەڵام لە ڕاستیە هیچ کاتێک بۆ کۆبنەوە دیاری نەکراوە و هیچ کۆبنەوەیەکی بڵێن تەوقیتی دیاریکراو نییە بۆ کۆبنەوە و بەڵام هەر دەبێت کۆبنەوە یەکێتی و پارتی بەس کەس ناتوانێت بڵێن لەم تەوقیتە کۆ دەبنەوە، چونکە دەبێت کە کۆبنەوە کرا هەدەفی خۆی پێشێ بەڕاستی. کاکستران مەسەلەن خەڵک بێزار بنەوە یار کۆبنەوە بە کۆبنەوە بسپێرێ ئیشەتی
کۆبنەوەکانی زۆر جاریش لە هەندێک لاوە دەوترێ ئەوانەی کە بە دوژبنە بەڵام بە نەیار یان بڵێن ڕکەبەر ئەلەن کە کێشەیەکێتی لەگەڵ پارتی کێشەی پارە و داهات و شتی شخصی و حزبیە بەڕاستی کێشەیەکێتی ئەوەیە لەگەڵ پارتی کە ناگاتە دەرەنجام خۆی تەبان خەڵک ئەتوانێت ئازادی ئەمەیە خەڵک دەتوانێت بۆ خۆی قسە بکە و خەڵک دەتوانێت بۆ خۆی بوختانیش بکە و خەڵک دەتوانێت بۆ خۆی هەرسەنگاندنی لە ڕوانگەی خۆی بکە بەڵام ڕاستیە بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کێشەکان کێشەی جددین وەکو چۆن با بڵێن فتراتەکانی پێکەویەکی گەشەکردووە لە نێوان یەکێتی و پارتی یان یەکێتی و حیزبەکانی کوردستان لەبەر ئەوە بووە کە بەرژەوەندەکان وای خواستووە و لەبەر ئەوە بەرژەوەندەکانی گەلەکەمان وای خواستووە یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاع لەو تەسەوراتانە کە بۆ خەڵکی کوردستان باشن و پێشمان وایە لە زۆر مەحەڵەی تاریخیە چ لە سەدەمی جەنای مام جەلال چ لە سەدەمی تازە ئێستا بڵێن یەکێتی بنەکانی خۆی سارەش کردێتەوە خۆی کۆ کردێتەوە خۆی گوش کردێتەوە ئێستا لەم فترێشە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوانگەکانی هەموو جای لەگەڵ ڕوانگەکانی خەڵکی کوردستان ئەگونجێەوە لەبەرەوە مەشە ئەم هێزە ماوە و گەشە دەکا و سەرڕای بربەستەکانی بەردەمی دەتوانێت بێنێتەوە چونکە ڕێگە ئاسانەکەی ڕێگە ئاسان و دژوارەکەی خەباتمان هەڵبژاردووە کە ئەوشتە چی بۆ خەڵکی کوردستان باشە و لە هەمان کاتە ڕمە ڕێگە ئاسانەکەیە ینی کۆدە ئاسانەکەیە بەڵام پێش و هیلاکێ بیت چونکە ئەوەی کە بۆ خەڵکی کوردستانی پێویستە دیارە بەرامبەرەکیەک هەیە کە ڕەنگە ئەمە نەوێ زوو بێتە دی بەس بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خەباتە هێنێ ئەم خەباتی بۆ بکرێتێن ڕاستەکەی ئیجا یەکێتی چۆن سەیری ئەم عینە دەکات مەسەڵەن بۆ نمونە مەطلەبی یەکێتی لە کێشەکانی گوزەران ژیانی خەڵکی کوردستان مەطلەبێکە چەند ساڵێکە پێداغی لەسەرەکە فۆکسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوەیە کە گەمار و لە سیستێمانی هەیە ئەمە لە ڕاستیە بوختانکردن نییە بەڵکو مەطلەبێکی خەڵکی کوردستانە داوای ئێمە بۆ مەسەرەن ئەوەی کە شکل و شێوی حکومڕانیکردن گەشەی پێ بدرێ کەموکۆرەکانی چاک بکرێتەوە بۆ نمونە بۆ سلێمانی نییە بەتەنیا بۆ دهۆکیشە ڕەنگە بۆ نمونە لەوێ ئەم بە حکمی شێوی حکومڕانیکردن لە دهۆک کە پارتی پیاوە وایە بڵێن پاوانی خۆیەتی ڕەنگە خەڵک کەمتر قسەی لەسەرکە بەڵام لە ڕاستیە هەر کەسێک دەرفەتێک بلوێت قسەی لەسەر بکات دەزانێت ئەم کێشانە لە بادنانی شەیە لە هەولێری شەیە ئەم کێشانە لە تەواوی حکومڕانی کوردستانە هەیە لە سلێمانی زەخترە چونکە لە سلێمانی دەنگەکە دەنگێکێتی بەرزە بێتەوە دەنگی هەموو خەڵکانی کە ملاحەزەیان هەیە من تەسەور ناکەم مەسەڵەن بۆ نمونە ئەگەر بێنە سەر مەلەفی هەڵبژاردن بۆ هەر بە نمونە باسی بکەین وەکو محور جەناب دەزانی یعنی کەی ویستە خزمەتە قسەی لێ بکەین بەڵام مەسەڵەن بۆ نمونە من باوەڕ ناکەم خەڵکی مەسیحەکانی زاخۆ تەسەوراتێکی جیاوازیان هەبێت لەو تەسەوراتەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەیەی کە پێویست دەکات نوێرایەتی کەمینەکان نوێرایەتێکی فعلی مەسیحەکان بکەن یان نوێرایەتێکی فعلی تورکمان بکەن یان نوێرایەتێکی فعلی ئەو کەمینانە بکەن کە لە کوردستانە جا مەسیحی بێت لە زاخۆ یان مەسیحی بێت لە سلێمانی تورکمان بێت لە کفری یان تورکمان بێت لە هەولێر ئەمە پێی دەڵێن ینی چۆڵی هاوسەنگەرێکی بابەتی خەڵک ئێمە نازانین بۆ لە بادینان چۆن بیر لەو فلانش دەکەنەوە ڕەنگە ڕێخستەکانی من پێما بڵێن بەم شێوە بیرەکەنەوە بەڵام لە ڕاستیە ئەو ڕێگە ڕاستی کە تۆ هەرسەنگانی بۆ دەکەی بۆ بارودۆخی سیاسی کوردستان ڕێک ڕاستە بێتەوە حتا ئەگەر کابرا ئەندام لقێک بێت لە لقەکانی پارتی بەس دەزانێت نوێراتیکردنی مەسیحیت دەبێت بە نوعێک بێت کە تعبیر لە خەڵکە خۆی بکات نوێراتیکردنی تورکمان بە نوعێک بێ هەروەها نوێراتیکردنی هەر یعنی تەیفێک لە تەیفەکانی کوردستان دەبێت نوێراتی خۆیان بکەن نوێراتی دقیقی پارتی یان کاکە عرەزان با لە نوێراتیکردنی مەڵبەندێک لە مەڵبەندەکانی نیشتیمانی لەبەر ئەم هۆکارانەیە زۆر جار سیاسەکانێکی ڕاست دێتەوە بۆ نمونە یعنی مانەوە نیە خلافنی لەوانێکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان لە میزاجی سیاسیە یان مەسەلێکێتی و نەوەی نوێ یان مەسەلێکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی یان یەکگرتووی ئیسلامی بەڵام ئەبینی چوار حزبی سیاسی لە کوردستانە یەک تێڕایەن هەیە بۆ مەسەلەی هەڵبژاردننی داهاتی کوردستان ئێمە خۆ دەبێت ینی قسەی لەسەر بکرێت و حسابی لەسەر بکرێت دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەلەفی عێراقیە تێڕایەنەکانی ڕاستە دەرەچێت لەو تێڕایەنی خەڵکی دیکە خۆ دەبێت حسابی لەسەر بکە خۆمە
با بڵێن ئەمە وحینی لە ئاسمانە بۆی مەهاتە بێ و بۆی کتیار بۆی کەسیچکردەیە ئەمە بەرچەوەندە سیاسەکانی عێراق ئەمە بەرچەوەندە سیاسەکانی کوردستانە وا دەکات کە هەمیشە سامیەکێتی سەر هەموو دژواریەکانی لە بەردەمی باشتر بێت لە سامی خەڵکی دیکە. باشە کاکستران هاوپەیوەند بەو ئێستایی کە ئێستا هاتە سەر شاشی کورسان نیوز سەرۆکی حزبەکەتان ئەوەندەی لە بەغدایە مثلەن لە نێوان هەرێمی کوردستان بەراوردێکی تقریبا یەکسان دەرەچێتەوە بەردەوام ئەم خەبات گواست ینی ئەم بەغدا بۆ چەقی ململانەکان لە چیەوە هۆکارەکەی ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە غایی بوو لە بەغدا فراغ دروست بوو بۆ هەرێمی کوردستان فراغ دروست بوو یەکێتیش فراغ دروست بوو کاکەین فراغ لە چی دروستە بێ خەرکی کە چۆ بەغدا بەڵام تەسەوراتەکانی یەکێتی لە بەغدا نەبوو بۆیە یعنی ئەم حزورەی کاک باوڵ ئەم حزۆرەی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغدا بۆ پڕکردنەوەی ئەو غیابەیە لە ماوەی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی کۆمەڵێک فاکتەر کە نامانە بچینە سەری یەکێتی غایی بوو لە بەغدا کە یەکێتی لە بەغدا بێت تەسەوراتەکانی یەکێتی تەسەوراتەکانی مەدرسەی مامزەلال لە بەغدا دەگەڕێتەوە و پێم وایە لە ساڵی ڕابردوو کە بە قیاسی زەمان مودەیەکی کەمە ئەو تێگەشتنە ئێستا لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر سەرۆکایەتی یەکێتی نیشتمانی کوردستان سەکردایەتێکی دروست بووە لە بەغدا توانیوێتی بەشێک لەو فراغە پڕکاتەوە و ئەمە کارێکی باشە کە باڤڕ کە لە بەغدایە خۆ مەفروضە بڵێن دامەزراوەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە کوردستان لە شوێنی خۆیانن ئەو نابێ فراغ دروست بێ ئەم کۆبنەوانە کە لە بەغدا دەکرێت دەبێت یەکێتی نیشتمانی کوردستان دامەزراوەکانی لە ناوخۆی وڵات کاری خۆیان بکەن مؤسسە ئەوەی چوزان ڕێخستنە کاری خۆی بکە ئەوەی کە کاری خۆیان بکە و ئەوەشی کە بڵێن پەیوەندی بە بڵێن هەموو ئەساتکانێکی و کاری خۆیان بکەن لەبەرەوە ئەم حزورە لە بەغدا پێویستە ئەم حزورە مستەقبەلێک بۆ یەکێتی دامەزێنێ پێوانە زۆر بخایانەیە بەڵام خۆ بەغدا و سێمای زۆر دوورنی لەیەکەوە زۆر دوور نین هاتوو ئاسانترەوە بزەم ئێستا لەمە بە پراگماتیکەکە بوو نا ئێستا تۆ سەیرێکی بەسەیسە بۆ نە کۆبنەکانی کاک باوڵ لەسەر لەگەڵ کۆی حزبە سیاسەکانی عێراقا لەگەڵ کۆی ئیتاری سیاسی لە حکومڕانی عێراقا ئەوەی کە لە حکوومەتەوە ئەوەی کە لە دەروی حکوومەت ئەوەی کە لە ئیتاری ئیداری دەوڵەتەوە ئەوەی کە لە دەروەشە ئەم حزورە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان مەطلوبە و بۆ کاک باوڵیش مەطلوبە کە ئەگەر بمانێت دەموچاوی تازەی سیاسیەکێتی لە دوای قۆناغی باش بناسیێن لەو دەستەواژانەی مەسەلەن لەگەڵ فایق زێدان کۆبووتەوە بەڵام لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆک کۆمار لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵ تەنانەت لایەنە سیاسەکانی ناو ئیداری دەوڵەتیش کە کۆبێتەوە جەخت لەوە کاتەوە کە ضرورەتی ڕێکەوتی نێوان هەولێر و بەغدایان هەرێم و بەغدا هەستان کردو کە بەڕاستی فەراغێک هەبووە لە ئیدارەدانی ئەوە و ماڵوێرانی بۆ خەڵک دروست کردوەتانەی وەش چەند ساڵێکە کاکەین چەند ساڵێکە لە حکومڕانی لە کوردستان ئێستا ئەمە عیب نییە و واقعەکە من بەچای خۆمان دەبین بەدەست پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکایەتی هەرێم لای پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایی حکوومەت لای پارتیە و پەرلەمانیش بۆتە سەرۆکایەتی ینی لە ڕاستیە ئەمە چەندەمین جارە پرۆسی سیاسی ئەم لە کوردستان هەم لە عێراق نیشانی دەدات کە بابن پرۆسە سیاسەکە تەنیا لە حکوومەتە کورد ناکرێتەوە حتا لە بەغداش یعنی دیقەت بدە مەسەلەن بۆ نمونە حکومڕانی لە بەغدا تەنیا ئەوەی سوڵتە لە بەغدا هەر ئەوە نییە کە سەرۆکی حکوومەتێکمان هەیە کە سوودانیە و کۆمەڵک وەزیریشی لەگەڵەکە حزبەکانی دیکەش قسەیان هەیە سەهمیان هەیە دەوریان هەیە مەرجعیت بۆن لە عێراق لە نەجەف و قسە دەکا تەیاری مقتەدا سەدر قسەیان هەیە لەسەر عەمەلی سیاسی عێراق حتا ئەگەر لە دەروی بڵێن لە دەروی دامەزراوە ڕسمیەکان لە کوردستان شەروە وایە ڕەنگە لە چەند ساڵی ڕابردووە تەوەجوهێک هەبوو بێ کەوای نیشان بدەن وەزیر ئەتوانێت بڕیا لە ئاوەدانکردنەوەی کوردستان بدا بۆ نمونە وەزیر بڕیا لەسەر بۆ نمونە سیاسی کوردستان بدا بەس لە ڕاستیە و دەرکەوتوانە و ئەستەن حەقیش نێوا بێ حکومڕانی خۆی بەڕێڕەوی خۆی لە عێراقا و لە کوردستان لەم مەرحەلە تاریخیە مە زۆر پێویستمان بەوەیە کە ڕێڕەوەکان لێک جاکەینەوە ڕێڕەوی حکومڕانی بەڕێڕەوی خۆی کێ وەزیرە و کێ حکوومەتە سەلاحیاتی خۆی وشی خۆی و ڕێڕەوی سیاست بە شوێنی خۆی و ڕێڕەوی ئیدارەش و ئیدار بەتایبەتی دەرە محلەکان بەڕێوە شوێنی خۆی تۆ سەیری ئێمە کە بنمونە سەیری بکە وەزی یەکێتی نیشتمانی کوردستان کە لە حکوومەت بڵێن بە دوای لێژۆرەکان دانیشتەکانی ئەنجومەنی وەزیری کردووە بەڵام بایکۆتی ئەو بەشە ناکات کە عێراقی بە خزمەت گوای ژیانی خەڵکەوە هەیە و ئەمە پێم وایە ئەمە نیشانی دەدات کە لە بەغداش هەروە هاتووە
يعني سيری کار نابێت کەس نابێت تەدەخلی شەکانی بۆ نەسەر وەزیانی عێراقکە زۆر باشە هەڵبژێرایی خەڵکی عێراق و هەڵبژێرایی ئەو ئیتارانەیە کە دەنگیان داوەتێ بەڵام معنایەوە نییە مەسەرەن بۆ نمونە پەرلەمانتار ناتوانێت قسە بکە یان حزب سیاسەکان ناتوان قسە بکەن یان میدیا بە تایبەتی ئەگەر میدیایکی بەرپرس بێ ناتوانێت قسە بکە لەبەرەوە بوو ئەم بۆ کوردستانی شەڕوەها ڕاستە لە ئەگەر سەیری بکەین ئەم انطباع زۆر غەڵەتەکەی من پێیان وایە هەر حکوومەتی هەرێم دەتوانێت کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکات ئەگەر تۆ ینی سەیری سەردەمی جەنابی مامجاد سەردەمی زێڕین کە حتا عێلاقەی یەکێتی پارتی وەکو گۆشت و خوێن تێکەڵ بوو لەو فترە زێرینەی عێلاقەکانی یەکێتی پارتی کە مامجلال و کاک مەسعود پێکەوە ئیداری و مەلەفەیان دەدا لەگەڵ لەسەر ئێوەش کە کێشەیەک هاتە پێشەوە پێویستی بۆ مەسە بۆ منە تەحالوفی شیعی و سونی کورد هەبوو مامجلال ئەمی تاریک کۆ دەکردەوە هەندێک قەراراتی بەو ئەدرا دوایی تەرجەمە دەکات پەرلەمان مەسەلا لەناو پەرلەمان لا حکوومەتە ئیشکاتەوە هەروەها مەسەلا زۆر بەوزوعە کە دێتە پێشەوە بەڵام ئەمە وای لێ هاتوو بۆ ئەخیرە هەموو خەڵک دەویست لە شتێکە کورتی کاتەوە یعنی نابێ بۆ نمونە حکمڕانیکردن عێلاقەی نێوان هەرێمی کوردستان چەند بۆ ینی بەڕاستی کەسێکی کاکزانە چەند بۆعدێکیە عێلاقەی نێوان کورد و عەرەب عێلاقەی نێوان کورد و شیعە عێلاقەی نێوان حکوومەتی ئیتحادی حکوومەتی هەرێمی کوردستان عێلاقەی نێوان یەکێتی و پارتی و حزبە سیاسەکانی کە لە بەغدا حکمڕانیەکەن لەبەرەوە دەبێت ئەمانە ئەم زەمینە سازی بۆ بڕەخسێنی تۆ ئەگە بزانانی بۆ نمونە ئەگە بزانین کێشەیەک کاک باوڵە توانێت حەلی بکە بۆ ڕێگربیلەوەی تەنیا لەبەرەوەی وەزیرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایشکێ هەیە تۆ ڕێگربیلەوە خۆ ئێمە بەواقع دەبینین دەسەدەی مامجلالیشە یەکێتیش مەکتەب تەدەخل لە بۆ حکوومەتی هەولێر ناکرد ئەوە حکوومەتە وەزیرە خۆیشی خۆی بکە بەڵام ئەگەر پەیوەندی باشەکانی یەکێتیشمانکتان دەورێک بێر لە چارەسەکردنی کێشەکان نێوان بەغدا و هەرێم بۆچی خراپە سەیری ئەوە کەسە وەفدی هەرێم چەندەمی جاچێتە بەغدا هەر بە قسەی ڕاستە خۆش نێگرن ئەڵێن پێکەوە بێن باشترە واتە یەکێتی معنەوە نیە بڕیار مەسەن گۆڕان ناتوانێت بڕیار بدا وەزیرێکی لەگەڵ دەڕات بۆ هینە لەبەرەوەی ئەم غیتا تەنیا غیتایەکی مالی نییە بۆ نەوەزیری دارایی بڕۆ ئەمە غیتای سیاسی لە پشتەوەی کە یەکێتیش بێ قسەی تیابێ پارتیش بێ قسەی تیابێ گۆڕانیش بێ قسەی تیابێ هێزە سیاسەکانی کوردستان بە زۆر جۆرەکان قسەیان تێدا بێ بۆیە ئێستا ئەمە ناگاتە نەتیجەیەک ئێستا حتا لە عێراق کاکر هەندێک کێشەکان زۆر جار حکوومەتێکی کە تەشکیل بووە ئێستا نابێ ئەم حکوومەتە ئیشەکەی لێ تێک بچێت بە ناوی قانونێکەوە کە بۆ نمونە محکمەیەکی دەستوری دەری دەکە قسەیەک هەیە من ئەمە ڕای شخصی خۆمەڵێم وەکو سەحەفی دەگەن نەکوەکو مەکتەبی سیاسیکی تیژمان کوردستان بۆ نمونە قسەیەک دەڵێ شەڕ زۆر لەوە خەتەرترە بۆ جەنەڕەکانی بەجێبێڵی تۆ لەسەر ئەمە قسیاس کرد تەمەن شەڕ کێ دەیکات جەنەڕەکان دەیکەن ئەوان ئیداری شەڕ دەدەن و ئەوان قوربانی دەدەن و پێشمەرگەکانی ئەوان یا سەربازەکانی وان و فەرماندەکان ئەم شەڕە دەکەن بەڵام بڕیاری شەڕ بڕیارێکی سیاسی زۆر گەورەیە تەنیا جەنەڕەکان بڕیاری نادەن وەرە سەر دیموکراسی کەیکێ لە دەرکەوتەکانی دیموکراسی پەرلەمان و پەرلەمانتار و حکوومەت یعنی تەشکیلەتەکانی ڕسمیە بەڵام دیموکراسی زۆر لەو خەتەتر تەنیا پەرلەمانتار بڕیاری لێ بدە دادگا ئێستا تۆ سێرەکە بینی شتێک لە پەیوەندەکان نێوان دوو حزب باشە بێتەوە لە کوردستان سەیکە و لە بەغدا سێرەکە قرارێک دەرەچێت لە دادگای دەستوری عێراقەوە کە ئەمە ڕەنگە زۆر لاینە قانونی تێدا ڕاستیش بێت دەستوریش بێ بەڵام ڕەنگە ئالوودەی پەیوەندەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئالووداکە دەبێت بی لە جۆرشکی تاسە بکەیتەوە هەمان ئەو یاریەدان بێت لە کوردستان دووبارەی کەیتەوە بە ناوی قانونەوە تۆ پەیوەندەکانی نێوان دوو حزبی سیاسی تێک بدەیت لە کاتێک خەڵکە زانەیە هێشتا زۆری ماوە لە هەولێر تێبگەن کە دامەزراوێک لە دامەزراوەکان سەربەخۆترە لەوەی کە بڵێن مەفروزە سەربەخۆ بێ یان با بڵێن ینی پێمان وابێت شعبەیەک لە شعبەکانی حکومڕانیکردن ئەتوانێت قەرارێک بدا زیاتر لەوەی کە بەرژەوەندەکانی سیاست لە کوردستانە دەیخوازێت لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەم ئینە ببینین ساڵی پێران کاک قوبات چوو بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەگەر دیقەت بدەیت کۆبنەوەکانی تەنیا کۆبنەوە نەبوون لەگەڵ لەناو پەرلەمانی عێراقا شانسێک هەیە بۆ کۆبنەوە لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق میدیا لە عێراقا بەشێکە لە معادلەیە یعنی تۆ ئەگەر ئینتباک بڵاو بێتەوە کە بڵێن نەوتی کوردستان بۆ کورد خۆیەتی و بودجەی کوردستان لە نەوتی بەسرە ئەدرێ
تۆ وەکو سیاست بەدارێک وەکو نوێرایەتی گەلی کورد بەفرۆزە بچیتە بەسڕ ئەمە تێبگەنی بە کوردی و بە عەربی بڵێن کاکە مەسەلە وانە چونکە ئێمە خۆشمان ئەوەن تبعامان لە کوردستان لەسەر عەرب هەیە ڕەنگە پێویستکە دوو عەرب بێت ئەم شتەمان بۆ شەڕەکە کە وانە ئێمە غەڵەت لێی تێگەیشتون ئەبێت تەوەقۆمان وابێ بۆ هەمان ئەو شتەش کە یعنی بۆی حضوری سیاسی کورد لە بەغدا زۆر زەروریە ڕاستیەکەی ئەم چوونی وەفدی یەکێتی و مەسە وەفدی حکوومەت هێرێن بۆ بەغدا کارێکی ڕاستە یەکێتی تیابیان یەکێتیانە بێ بەڵام کاری هەر ڕاست ئەوەیە کە پێک یعنی ژینگەی سیاسی لە کوردستان بە شێوی تێدا بێت کە پێکەوە بڕۆن هەروە ژینگە سیاسیەکەشی بە شێوی تێدا بێت کە ینی پێویست ناکە مەسەرەن شەوێک لێبییت و بەیانی بکڕیتەوە یعنی بۆ علاقاتی بۆ ئێمە علاقاتی خۆمان لەگەڵ بەغدا لەگەڵ عێراق لەگەڵ سیاسەکانی عێراق لە قەڵۆک و عێلاقە باشە نەکرێت کە خەڵکی لە سلێمانەوە سێ بۆ بەسرا بۆ تەماشاکە دیارەکان ئەمە بەڕاستی ئەمە بە زۆر لە زۆرەکان فراغی نوتونات ینی شوێنی درز و کونە ئەبێ پڕی بکەینەوە پڕی نەکەینەوە بە سیاسێکی ڕاست و دروست سیاست خۆی وایە کە فراغ قبول ناکە خەڵکە پڕی دەکاتەوە کاسترا مەسەلەن لەوە دەست پێ بکەین لەوە بینەوە سەر بابەتێکی تری هەرێمی کوردستان مەسەلەن قەرار بوو کۆبنەوەیکی ترە نێوانیشێتی و پارتی بکرێت لە پڕ مەسەلەن شوعبەیەک هۆبەیەک کە مختص نیە بۆ بابەتە بە بڕیارێکی دەرکردووە کە ئەمە استفزازکردنە یان زۆرێک لە زۆرەکان هەم مەسەلەن بێڕێزیکردن و سوکایەتیکردن بە سەروەریە یاسا لە هەرێمی کوردستان و ئەمیش پەیوەندی نێوان دوو هێستێکەدا هەر بەڕاستی ئەوە بەڕێزت بڵێم تەوەجوهێکەیە لە ناو پارتی کە دەیەوێت بەردەوام ئەو شتانە تێکدات بۆ ینی پێی وایە لە لاوازی یەکێتیەوەیە و یەکێتی ئالۆس کات یاخود خۆ ئەمە تاقی زۆر تاقی کرایەوە کە بڵێن یەکێتی لاواز کەنیا ڕەنگە بڵێم حەزبی سیاسیش حەق خۆتی لە منافەسەیە یای زۆر جاهڵدا بەرامبەرەکەی لاوازکە بەڵام وەسایلەکانی کە بەڵام هەرێمی کوردستان ئەو هەڵەگرێت نە هەرێمی کوردستان هەڵدەگرێت نە وەسایلانی کە بەکار دێ بۆ ئەمە کارێکی ڕاست و دروستە یعنی ئێستا کە لەگەڵ هەر حەزبێکی سیاسی لەگەڵ پارتی قسە دەکەی بۆ ناڵێ حکومڕانی کوردستان بەبێ یەکێتی و پارتی ناکرێت ئێمە ئیزافەشی دەکەین بەبێ گۆڕانیش ناکرێت بەبێ هیچ حەزبێکی سیاسی ناکرێت کە قسەیەکیە یان ناتوانێت چوار دەنگ بێن لە ئینتخابات چوار زیاتر نا چونکە خۆ چوار دەنگ کەسێک حەزبێک چوار دەنگە هێنەیە و کورسی نایەنێ بەلایەنەکەمە چوار کەسی ڕێیەکیە بێ حسابێک بۆ قەرانە بە ئۆپۆزیسیۆنیشەوە بۆ ئۆپۆزیسیۆنیشەوە کە ئێستا ڕەنگە خلافە لەسەر ئۆپۆزیسیۆن هەیە لە کوردستان یاندێ ئەمانە هەمووی واردە بەڵام چی وەسیلەیەک بەکاردێری تۆ ئێستا بۆ نەسەری گەشەی سیاسەت کە لە کوردستان خلافەکانی نێوانێکێتی و پارتی لە نەوەتەکانە سەری کێشا بۆ ناکۆکی خوێناوی ئێستا بە شێوی تێدایە کە ناکۆکیش بین ڕای جیاوازشمان هەبێ بەڵام ناگاتە ئاسیەوەی کە سەنگەر لێ بگرین لە ڕووی ئاسکەریەوە باش ئەمە گەشەیەکی سیاسی مەفروزە دڵمان پێی خۆش بێ بەڵام نابێ بۆ وسیلەی تر بەکاربێن منەبێ پرسیار لێرە بکەم مثلا بۆ نمونە هەولێر پایتەختی کوردستانە پایتەختی حکومڕانیکردنی کوردستانە بەڵام خۆ تاریخ پێشمان لە سلێمانیش تاریخ ینی پایتەختێکە لە زۆر بواری سیاسیە وەکو بۆ مەسافەی نێوان ئەنقەرە و ئەستەمبول بەڵام ڕاشکاوە پرسیارە بکەم کاکسوەکو ئەو وێنەیە نەشێوێنراوە کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بێ کۆمەڵی قەراری تیا دەرەچێت وڵاتیی سلێمانی گەرمیان ڕاپەڕی نەڵەبجە دەمێ باسیەوە بکەم بۆ نمونە مەفروزە قیاس مەفروزە بۆ نمونە سەنگەسەر بۆ نمونە ینی ئەشێ ڕانیە باڵێن ڕانێ لە پلەی بۆ نمونە حکومڕانیە ئەبێ گەشەکردوی بێ لە سەنگەسەر چونکە ئەو ناحیە ئەم قەزایەکە ئەبێ سلێمانی گەشەکردوتر بێ لە ڕووی سیاسی و ئیدارەدانی سیاسیەوە بۆ نە لە ڕانیە معقول نییە هەولێر بەو عنوانە جوانەی کە هەیەی کەشایەتی کە پایتەختی هەرێمی کوردستانە شوێنێک بێ بۆ کۆکردنەوەی و خەڵکانی کە لە یاسا یاخیە بن بۆ کۆکردنەوەی و خەڵکانی کە بۆ نمونە تێڕوانێکی ینی هێز بۆ خەڵک دروستەکەی تۆ بەسەر ینی بە قسە لەسەر یەکگرتنی هێزی پێشمەرگی کوردستانەکەین بەڵام تۆ بۆ نمونە بچی ئەمە بۆ ینی هێز بۆ خەڵکە دروست بکەیت و من نمونەیەک دەڵێم کاکەین لە تاریخی عێراقا لە تاریخی ئەم ناوچەیە لە تاریخی عێراق عەبدولکەریم قاسم ویستی ئیجازە بداتە حزبی شوعی بە ڕێگای کەسێکەوە نەک حزبە شوعی ئەسڵەکە ئەو حزبەی کە عەبدولکەریم قاسم ویستی ئیجازەی بداتێ خۆ نەما
هەر حزبی شووی ماوە لە مەدانی خەباتە مایە و درێژەی کێشە زعیفە بێ بەقوتە بێ هەر ماوە يعني استخلق له حزب الشيوعي العراق على حزبيه كما موسى عزيز محمد لصالح اون دبوندا ايني بو بابلين سكتيري بو يستمع بون ما موسى ايني فهمي اين رايت فهمي سلوك حزبك كزباسي كونا كناكا لمصر عبد الناصر ويستي يشغل الاخوان المسلمين بانكا وبيكا وزير اوقاف الاخوان المسلمين يكسبوا اما نابي يعني دري عنك الكابران دك باهر وزير اوقاف كسنا ينما لبينما بلام جدالي عبد الناصر وجدالي عسكر لمصر واخوان لمصر تا يسش ما وك يسبلن قران كاري زور لمصر ويدا كواتا تو نابي بي ام جور ملفات انا بزني ك تاريخ جغرافيا وشوزان هم مفاهيم مكان ديكا بيد نشانه ده اما كارش راستيا ناتواني تو ئێستا ئێمە بچین حزبێک دروستکە بەنای پارتی دیموکراتی کوردستانە دەستێمای بچین مفاوەزەتی لەگەڵ بکەین ئەمە پارتی عێراقی بۆ پارتی و نییە کە قسەی بەدەستە و قەراری بەدەستە لە سیاسەت لە کوردستانە بۆ پێم وایە لە کوردستان حەقیقەتیش نییە بۆ نمونە بەدیل بۆ پارتی دروست ئەمە لەبەرەوە بۆ هەموو حزبە سیاسیەکانی کوردستان ئەگەر وا وایە بەدیلێکمان بۆ گۆڕان دروستە کرد و ئەمانە بە شتێکی کە بێ و 4 کورسی بدەین بۆ وانەوە بەڵام ئەمە کەی سیاسەتە ئەمە کەی ڕاستە ئەمە کەی بەرژەوەندی میلەتەکەمان وا دەخوازێت لەبەرەوە ئەمە بۆ عێراق شەروەهەیە کاکەین لە عێراق مەسەڵەن بۆ نمونە سێر حزبی داوا بکە حزبێکی گەورە و گران بەڕێز عەبادی لیستێکی دروست کرد بەڕێز هەلە ناو داوای کۆنا مەسەڵەن دروست کرا بەڵام ناتن بەڵە جعفەری حزبێکی دروست کرد تیارێکی سیاسی دروست کرد هیچیان ناتن پەلاماری ئەسڵی حزبەکە بدەن بۆ خۆت خیاری سیاسی هەڵبژاردووە کەیف خۆەتی لەبەرەوە ئەمەمانەی وایە کە بەداخەوە پرۆسی سیاسی لە کوردستان خەریکە منافەسەی بەغای پێ ناکرێ و منافەسە ئەوە نییە کە تۆ بڵێ ئێمە دیموکراسیی ئەوان دیموکراسیی مەسا منافەسە ئەوەیە کە ئێستا ئەبی لە ناو سیاسی عێراقیە بەو هەموو کێشە و ئاڵۆزیانەی کە هەیە هێشتا ئیدارەدانی مەلەفاتی پەیوەندیەکان کێ مەسئول لەما یەکێتی پارتی مەسئول لەما من پرسیە لەم وڵای یەکێتی مەسئول نییە بە پلەکەم پارتی لێ مەسئولە بەڵام ئەمە جەدەلێکە بۆی کە بتوانین کێشەکانی نێوان هەردوو لە حەل بکەین پێویستمان بەوەیە کە بەو نەفەسەوە حەلی کێشەکان بکەین کە بۆن لە سەردەمی جەنای مەمزا و کاک مەسعود حەلەکرا بەو نەفەسەوە کێشەکان حەل بکەین کە یعنی تۆ ئەتەوێت کۆبنێک بکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵێکی کراوە و دەستێکی کراوە دێت حزوری هەبێ ناو عملی سیاسیە کێشەکانی نێوان یەکێتی و پارتی حەل بن کێشەکانی پرۆسی سیاسی کوردستان حەل بن بچووکترین مۆزوع ئەتوانێت تاسی تێ بکات دوای بخا و ئینی بخە ئەمە مانای وایە دەستێک هەیە جا بڵێ وەکو گاڤڵۆتی دەستێک هەیە تێکی بدا ئەپۆسخۆ ئەمە نابێ ئەم بێتە بەشێک لە سیاستێک کە یعنی بەدوای مەکسەبی ڕۆژانە بگەی مەکسەبی استراتیژی لەبیر بکەیت کە بۆ کوردستان بۆ یەکێتی و پارتی خۆشیان پێویستەکان کاکسران باسی ئەوت کرد مەسەلەن ئێستا بۆ نمونە وای لێ هاتووە کە ئەوە واقعی خەڵکی بینی ڕۆژانە لە سۆشیال میدیا هەر کەسێک لێرە بڕواتە هەولێر بەنەوەیەک لە نەوەکان هێزی بۆ دروستەکە ئێرە بۆ بە سەربازگەیەک بەڕاستی مەسەل لێرە گەنجڕاکیش مەسەل من ئێستا لێرە مدیاکارێکم سبەینێ بۆ هێ فەوزێکم بۆ بکەنەوە مەسەل ڕەنگە من بۆی عایلەکەم و خەلفەتێکی عسکەری من بەڵام ڕۆژنامەیەک دروستکە خۆی مەسەل بۆنە لە گوڵەخانایکەن بۆ ئەمە خۆی ینی بۆن ینی حزبی سوسیالیستی کوردستان بەوە جوانترە کە يعني پەیوەندیی باشە بێ لەگەڵ یەکێتی پەیوەندیش باشە لەگەڵ پارتی و ینی عیلاقاتەکان ئالوودە نەکەین مثلا کەسێک لە یاسا بۆ لێدانی لە یەکێتی و لە بۆ لێدان لە پرۆسی سیاسی کوردستان بە نەتیجەی خۆی یەکێتی چییە یەکێتی هێزێکی سیاسی لە کوردستانە کە قسەی پێدەکرێت و شتی پێدەکرێت بۆیە دروست بوو ئەگەر ئەگەر بۆ نمونە کاتی خۆی بە پارتی بکراوێ بە تەنیا هەردوو پارتێکی جاران بڵێن بۆ نموناکە باڵی مەکتەبی سیاسی بیان بە پارتی بێ خۆ ینی زەمانیشکە نەداهاتە پێشەوە دیارە هەر حزبێکی سیاسی حجەی تاریخی خۆیە کە دروستە بێ ئەو حجە تاریخی نەبوو دروست نابێ خۆ ئەگەر زۆر جار هەلومەرجی سیاسی لەبارە بێ دیموکراسی کرانەوەی هەیە حزبیتی دروستە بەڵام ئەگەر لە جەدوای مامەڵی سیاسی خۆی نەنوێنێ خۆی دەرنەخە دۆخێکی زۆر ناشرین دروست بووە مەسەلەن ئەو وڵاتە پێویستی بە بنیاد نانەوێت لە کۆمەڵێک بواری جۆرا و جۆرە مەسەلەن بەڕێزت لا معلومە مەسەلەن بەڵامە بینی دەرچووی تەنانەت بەشە پزیشکیەکان هەندەسیەکان کشت و کاڵیەکان ینی تربەویەکان کە پەروەردە لە ئێستا بۆ ئێمە زۆر زۆر زەڕورە
لە ماڵەوەن و دەتەنانەت یەکەمەکانیان دانامەسرن بەڵام زۆر بە خێرایی مەسەرەن هێز دروست دەکرێت و کۆمەڵە گەنج ڕاکێشرێنە ناو ئەمە عسکەرەکردنی کوردستانە کاکەین ئەمە ڕاستیباتەوە لە گەلەکەمان دەیدۆڕێنە گرنگێکی دەیباتەوە گەلەکەمان دەیدۆڕێنێ و خەڵک وازانن پارتی یەکێی دەیدۆڕێنێ مەسەنا گەلەکەمان دەیدۆڕێنێ و لەسەر بنچینەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان تەرحی سیاسێکی تازاکە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ منە تەرحیواکە انتخاباتێکی عادل بکرێت کە جەدوای سیاسی دروستکە بۆ کوردستان و ئەم پرۆپاگەندانە نایخوات کە بڵێ وڵا ئێمە دەمانێت هەر ئەمڕۆ بانی انتخابات بکە و کاکزانە ناوی انتخابات بێ یەکێتی ناوی انتخابات بێ ئەوە وازەحە کە یەکێتی نیشتمان مەسەلەن بۆ من ئەگەر وا وایە لە ناتۆیەکوتۆکان دەوترا وڵا ئەوە یەکێتی ناوی انتخابات بکوێ یەکێتی نیشتمانی کوردستان بۆ نمونە کەس تا ئێستاکە نەیوتووە تۆ ناتەوێت انتخابات بکەیت بەڵام ئەبێ ترس بۆ پیا هاتووە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕاستیا ناتەسی بۆ معنایە بەڵام نیگەرانە لەوەی کە انتخاباتێک نەکرێت کە بتوانێت گۆڕانکاری لە پرۆسی سیاسی کوردستان بکە خۆ خەرجی انتخابات و بۆ چیکەی خەرجی انتخابات بۆ دەکەی کە گۆڕانکاری کە ئێستا کێشەکانی ینی پێشی سیاسی کێشەکانی سیاسی لە کوردستان چییە؟ کێشەکانی سیاسی لە کوردستانەوەی کە بۆ نمونە هەرە بزوتنەوەی گەرمی سیاست لە کوردستان ئەوەی کە لە سیامانی هەیە بەڵام کەمترین نوێنەتی هەیە لە حکومڕانیکردنا لە حکومڕانی لە پەرلەمانە مەسەڵەن بۆ نمونە ئایقۆنێک هەیە کە ئایکۆنێک هەیە کە شوێنی کورسیە بۆ هەندێک هێزی سیاسی لە کاتێکە حرەکەی سیاسی هەرە چالاک ئەوەیە کە لە سلێمانی هەیە ئێمە دەبێت دراسە بکرێ یعنی ئێمە بۆ نمونە هەموو جارێ زۆرجار باسێکین مردۆکانمان هەیەوەن کە بڕۆین جمعانان دوعایان بۆ بکەین بڵێن خوایە گیان بیان بەخشیان بیتە بەهەشت و کەسوکارمانن چاومان لیان بێ بڵێن دوعای خێران بۆ بکەین یعنی ئیلهام بەخش بۆ مستەقبەلێکی باشتر بۆ مەگە کەسوکارێکی باشین بەڵام نابێ بچن دەنگ بدەن ئەم مشکلێکی گەورەی ئەمە زیندوەکان ئەولاترن بۆ دەنگدان هەموو ساڵێک لە کوردستانە ماوەریکی تازە دێتی پێشەوە کە شایانەوەی حەقیەوە هەیە کە قرار لە مستەقبەلی وڵاتەکەی بدا بەڵام تۆ کە ینی قفڵت داوە تۆمارێکی خراپی دەنگدان هەیە و با بڵێن بە نوکتەش بێ بۆتە نوکتە کە بۆتە نوکتەش زۆرجار بەداخەوە هێزێکی تراشێنەوە مەسەرەن بۆ بە نوکتە دەڵێن وڵا لە سینیش ئێبینەوە ئێکاکە ئەمە نوکتە ئەمە تعلیق ئەمە توانجنی ئەمە تانەیە لە تۆ بەفرۆزە عیلاجی بەلەکانی عیلاج بەڵام عیلاج ناکەی مەسەن هەمومان مردنێک قەرزاین هەمومان پارتی بوونێ قەرزاین ینی چۆنە بێ حزبی سیاسی خۆی یەکسان بکە بە مردن چۆنە بێ مەسەرەن بۆ نە تۆبای دەنگدران بەم شێوە بێ کە تۆ پاشی ناکەیتەوە ئەمە نیدایەک نەیە یەکێتی نیشتمانی کوردستان بێ هەموو حزب سیاسیەکانی کوردستانە بۆچی پرۆسی سیاسی لە عێراق کە سەرڕای عێراق بەقەدر کوردستان کێشە و ئاڵۆزی تێدا ئەمە غەڵەتە بڵێن وڵات کوردستان دەودراوە بە داگیرکەران بۆیە کێشەکانی بڵێن کوردستان ئاڵۆزترە عێراق خۆشی کێشەکانی ئاڵۆزترە لەگەڵ تورکیا ئاڵۆزای هەیە لەگەڵ ئێران هەیەتی لەگەڵ ئەمریکا هەیەتی لەگەڵ ئوردن هەیەتی لەگەڵ خەلیج هەیەتی بەڵام بەو خاڵەشەوە کە انتخاباتەکەی لە عێراقا تۆزێک ینی ئینسان توانین بڵێن نتایجەکانی وڵا تعبیر لەوە سندوقێکی باشتر دەکات بەڵام لە کوردستان دەبێت کۆتایی پێ بێ خۆ خەڵک معنەیە نییە خەڵک ئێمە بانێن طبیعك دروستکەی وڵا خەڵک دەنگ ناداتە پارتی یان خەڵک دەنگ ناداتە بۆ نمونە حزبەکان کە دۆستی پارتین بەڵام ئێمە دەمانوێت نەتایجێک بەرەنگە لە انتخابات کە تۆزێک نزیک بێتەوە لە واقعی سیاسی کوردستان نزیک بێتەوە لەو واقعی کە قوڵپەدا لە سیاسەتی کوردستانە عێراق بۆ نمونە ئێستا کەس نەیوتووە سەرڕایەوەی کە تحالفێکی گەورە و گران کە بە ناوی تحالف ستر کشاوەتەوە لە پەرلەمان بەڵام خەڵک نەیوتووە سەدر بۆی نییە قسە بکات لەسەر مستەقبەلی عێراق یان ئەو کەسانی دەنگیان بە سەدردا بۆیان نییە قسە لەسەر مستەقبەلی عێراقکەن بۆ کوردستان شەر وایە ئێمە پێمان وایە کە پرۆسی سیاسی لە کوردستان پێویستی بە چاکردن هەیە ئەو چالنجەی کە باوڵی ئەلانی کرد ئەو بابێتە ئەساسی پرۆسی سیاسی عێراق ئەو چالنجە وتێتی 50 کورسیم دێ بۆ یەکێتی وتوێتی مەسەلەن ئەبێ لیستەکەی بێتەوە یەکەم مەطلبێکی زۆر عادل و وازحانەیە کە دەڵێ کاکە باتۆ حەکەمەکانی انتخابات لە هەر شوێنێکی دنیا چییە کۆمیسیۆنێکی باڵای کە بکرێتەوە تەفعیل بکرێتەوە و تۆمارێکی باشتری دەنگدان و بە نەتیجە خەڵک بڵێ وەڵامە نەتیجەی انتخابات بەو شێوەیە کە لە ئەفریقا بێت کە ئاڵۆزی دروستکە بەو شێوەیە کە بابل ناڵێن ئێمە لە تورکیا بێت بەو شێوە ناڵێن کە لە ئەمریکا بێت کە بەڵام ناڵی کە با لە عێراق بەغا بچێ خۆمە عیبش نییە خۆمان بەشداین لەوەی بەغدا
زۆر کەس وازانێک کەڵین با لە بەغدا بشێ ئەڵێن وەڵامە کەواتامانە عێراقین عێراقچین کاکە عێراقچی تو خۆت بەقاچ و بەدەست و بەدەم دەستی وەرداوە لە پرۆسیاسی عێراق قسەت هەیە و دەتوێت سەر کۆمار دابنەی بەڵام کە کەڵکی قسەیەکی دی هەبێ جیاواز هەبێ بڵێ کاکە بەوەکو عێراق بێ بڵێن وەڵا نابێ ئەمە باشترە ئێستا بۆ یەکێتی پارتی بۆ حزب سیاسەکانی کوردستان باشتر ئێسبین ئەگەر حزب سیاسەکانی عێراق هاتن لەقیان لە کوردستان کردەوتیان وەڵا ئێمەش بەشداریەکە لە انتخابات و خەڵکیش حەق خۆتی دەنگیان بدواتی هێزێکی سیاسی بێتە کایەکە و هەوڵدەن بەشداریکە لە انتخابات ئەو کاتە چۆن لەگەڵ مەوزوع تەعاملەکەی ئەوەی کە بە خۆت پێتەکرێت وەکو هێزی کوردستانی کە عملێکی دیموکراسی باشتر تەقدیم بکەی باشتر لەوەی کە وای لێبێت خەڵک حەز بکات عملی سیاسی عێراق بێت بە هەموو ئیرەکان و تەفاسیرەکان بێ خۆی بەسەر کوردستانە بسەپێنێت. خراپبوونی دۆخەکە بۆ نمونە یەکێتی بێوێت هەولێر و دوهۆک ناشیرن بکە یەکێتی با دیوە پرسیارەکە عکسکەمەوە و گەماروی بخاتە سەرەوە زۆرێک لە عسکەرتاریەت لەو دەڤەرە دروستکە مەسەل ئێوە یەکێتی بتانەوێ بۆ خزمانی عشیرەتی هەرچی بۆ خزمانی عشیرەتی سورچی بۆ کاکە هەشن بۆکو تاک لە ناو هێزەکانی پێشمەرگەدا بەڵام فەوج و لیوا و ئەوانە دروست بکەن لە نەتیجەدا ئەگەر ئەو دۆخە بۆ منە هەولێر و سلێمانیتان ناشیرن کرد هەولێر و دۆکتان ناشیرن کرد ئێوە ئەیبنەوە یانی من ناتوانم افترازی ئەو سیاسەکە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەبەر ئەساسەن من و تۆ هەموو خەڵکی کوردستان یەکێتیمان بەو شێوە نەناسیوە ئێمە یەکێتێک دەناسین کە خەمی هەموو خەڵکی کوردستانەتی یعنی ئێستا باسی بادنانەکەینەمە وانە باشە گیراوەکانی بادنان مەلەفەکەن من و تۆ لێ مەسئولین دادگاکانی هەولێر کە حکم لەسەر بینی بڵێن بۆ گیراوەکانی بادنان دەدەن خەڵکی عینکاوە و خەڵکی کەندێناوە و خەڵکی گەڕەکە جاجەکانی هەولێر مەسئول لێ یاخود دەسەڵاتێکی سیاسی لێ مەسئولە دەسەڵاتی سیاسی لێ مەسئول لەبەرەوە ئێمە نابێ بخێنە قاڵبیەوەی وەڵا بڵێن بۆ هەولێر ناشرین کەنیان بادنان ناشیک هەموو کوردستان جوانەوە هەموو کوردستانی کوردستان بەستمەوەی ئەوەی کەساگرێت گەمارێک لە سلێمانیش بەشی پارتی تێدا دوێنێ پارێزگاری سلێمانی بەشی پارتیەدا بەڵام کاکە یعنی ئەوەی کە دوێنە پارێزگای سلێمانی وتی ئەم گەمارەی لەسەر سلێمانی واقعەکە هەیە و لە ڕاستیە گەماروی دیکە شەیە لەسەر ئەو تاریخە ڕاست نییە کە بڵێن وابزین هەموو زاخۆ بۆ منە پارتیە زاخۆ کاتی خۆی بەشێک بۆ لە بەشێک لە یەساری عێراقی بەشێک لە یەساری کوردستانی لە زاخۆ بووە زەحمەتە بڵێ مەسەر بۆ ئامێدی پارتیە بامەڕنی پارتیە عملی سیاسی لە کوردستانە خۆی سەب تۆ بڕۆ بادیە دەیها تێکۆشەی دێنە دۆستەوە کە لە زمانی مامجلال بەشێک بۆ لە حرەکەی سیاسی کوردستان و مامجاری بەقەدەر من تۆ خۆشترەوێت لە بەروی ئەزانەیە بەشێک بۆ لەم پرۆسیاسی لە کوردستان تاریخی ڕاست نییە تاریخی سیاسی لە کوردستان کورتکەین و لە حزبێکی سیاسی دیاریکراوە یاخود با بڵێن انتباوا دروستکەین بادینان واتە پارتی سلێمانی واتە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی ئەم واقعە دەبینێت دەزانێ سلێمانی واتە یەکێتی واتە گۆڕان واتە هەمەڕەنگی لە سیاسی کوردستانیا ئەبێ ئەوانی دیکەش وا ببین واقعەکە ببینن کە بادنانیش واتە کوردستان واتە یەکێتی واتە پارتی واتە حزبەکانی دیکەش و تاریخ ئەمەی سلماندووە زمانێک بۆ نمونە ینی خەڵکانێک هەبوو لە عملی سیاسی هەولێر مەسەن تۆ ناتوانێت هەولێر هەر بریتێ لە پارتی یان وەڵا لە بەرەی بڵێن هەولێر بەدەست پارتیەوە ئەمە یەکسانە حتا ناتوانم بڵێ هەولێرە نییە کە کاتی خۆی حزبی وای تیا بووە حزبی شۆڕشی تیا بووە حزبی ڕزگایی تیا بووە هەموو حزبەکانی پارتی تیا بووە اینجا یەکێتیش تیا بووە سۆسیالیستی تیا بووە لەبەرەوە ئەمە ڕاست نییە کاکە و یەکێتی قەت وا بیر ناکاتەوە و خراپە ئێمە ینی لە بەرامبەر ئەو تەسەوراتانەی کە بەستمە بێگەر پارتی سەب ئەو نامناڵمینەکەی تۆ ینی خراپە مەقسەم لێ خراپە چیە ئەمە تێڕوانێکێتی نییە توێڕوانێکێتی نیشتمانیان وایە کاموو کوردستان یەک پاکێجە و ئەگەر قسە لەسەر هێزی کوردستانیەکەین ئەی ناوچەدابراوەکان چۆن سەیرەکەیت ئەی ئەبێ تەسەوراتی ئێمە مەسەن لەسەر کوردەکانی بەغدا چی بێت ئەی کوردە فەیلیەکانی بەغدا مافیان نیە ئەی لە سلێمانی لە بەغدا دەیان بنەماڵە هەیە کە لە 100 ساڵی ڕابردووە لە یانەی سەرکەوتنەوە تا ینی ڕێکخراوەکانی کە لە بەغا هەبوونا بەشێکن لە پرۆسی سیاسی کوردستان ئایا ئەوانیش حەق و قسەیانی لەسەر مستەقبەلی سیاسی لە عێراق و لە کوردستانە لەبەرەوە ئەم تەسەوراتانە تەسەوراتی غەڵەتن کە دەیانرێت هەوڵ بسەپێنێ بەسەر یەکێتی نیشتمانی کوردستان یان بەسەر پرۆسی سیاسی کوردستانە و سوشیال میدیا یان
هێزی سیاسی پارەدار کە بەشێک لە سوسیال میدیای پارەدارەکە لە سەحیشینەوە بۆ هاکردنی ئەم پیج ئەو پیج ئەمانە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت کە کوردستانی هەمومانە تێک مەبەست تێکدان لە هەر شوێنێک بۆ نمونە تۆگەر بتەوێ بۆ نمونە شوێنێک تێک بدەیت ئەمە تێکدانی هەموو کوردستان نابێ مەسەلەن بۆ نمونە جێ نفوزی تۆنی بەڵام تێکی دێت لە نەتیجەدا هەموو دنیا کاکە زان لە هەموو دنیاە تۆ سەری کە انتخاباتی ئەمریکا کە دەکرێن فلان شار جێ نفوزی فلان حەزبە وفلان شار جێنسونی فلان بەڵام حەزبەکەی تر نایە تێکی دات تێکی نادا تێکی دەدا بە دەنگدان بە هەوڵدان بۆ باشکردن ئیشکردن بەڵام خۆ نایە تێکی دابان هێزی عسکەری دروستکا لێ بۆەوەی یاری بێنە بەرچای خۆ دەسەر ئەڵمانیا کە چەندین چەند هەرێمی جاجای تایە حزبی مەسیحی بڕۆن لەو هەرێمەی کە بڵێن حزبی ئیشتراکی هەیە بچ هێز دروستکا و ینی بڵێن عەبدوڵای کوێخان بارەک و نازام چی لەو مەنتیقانە دروست بێ مستەر هانز نازام چی هێزی عسکەری بۆ دروستکە ئەمە علاقەی بە سیاست و بە دیموکراسیەوە نییە من تێدەگەم و هەموو کەسێک کە سیاست دەخوێنێتەوە بڵێن مێژوو حزباتی لە وڵاتان دەخوێنێتەوە دەزانێت کە نفوزە مەسەڵەن حزبی سیاسی بۆ ئەشێ بۆ نمونە لە سەردەمانێک لە شوێت بەقۆت بۆ لە هەڵەبجە و سەردەمانێکی دیکە هێز ئیسلامیەکان بەقۆت بوون ئەمە واردە ئەتیادیە بەڵام مانەوە نییە تۆ بێی خەفڕی بدەی بڵێ خەرشکە دیکە بۆی نیە قسە ئەمە ئشکالەکەی ئەشێ بۆ نمونە یەکێتنیشمەکان بە تەحالف لەگەڵ ینی لەگەڵ هێزێکی دیکە بتوانێت دوو کورسی باتەوە لە بادیران ڕوویدا تەنسیخباکە حزب سیاسەکانی کوردستان نۆرماڵە بەڵام بمانەوێ دیزایانی سیاسی کوردستان بە قوت بگۆڕین ئەمە ڕاست نییە و نەتیجەشی نابێت بۆ کەس نەتیجە بێ بۆ کەس نەتیجەی نەبووە و تاریخی سیاست لە کوردستان هەروە دەڵێ کاتی خۆی هەوڵدرا کە بڵێن ساف بکرێتەوە کوردستان بۆ کە ساف نەبووە چکە کوردستان خۆی ینی بەم هەمەڕەنجەی کە خۆی تایەتی دەرفەت بە هەموو کەسێک دەدا سیاست بکە ئەگەر چی هەندێک جاروات گەمارە و سیاسەکە و گەمارە و دارایی و ئابوووریەکەەوە چەندجار قسەی لەسەر کراوە گەمارەوەی ئەلکترۆنیش ئێستا لەسەر سلێمانی هەیە و عیبیشە وعی بە بەو کەسانەی کە بەڵێمینە بڵێن میدیاکار بن یان بڵێن کەسانێک بن کە لە بواری چالاکن لە بواری میدیایە نایەن بوا بچێتە تاریخەوە کە بەشێکن لە هاکردنی دیموکراسی بەشێکن لە بڵێن گەمارۆدانی کاکسرا من ئەوت پێ بڵێ مەسەن لە پیجی کورسات نیوزەوە بۆ پیجەکانی ئەو دەڤەرە بۆ نمونە دێن لە ڕێگەی پارەوە لە ڕێی کۆمپانیای مێتەوە فەیسبوکەوە بە پیجی بەنگلادیشی و هندی و ئەوانە بە بابەتی زۆر و زۆر سزا ئەخەنە ساسە بۆ تۆ پیجێکت 1 ملیۆن کاکە زانە نمونێک پێ دەڵێستا لەم مقابلەی ئێمەیە بۆ نمونە هەواڵێک دێ ڕسمێکی من تۆ دەگرێ بڵاوی دەکاتەوە ماخولە سبەینێ دوو ڕۆژیکە پیجی کورسات سزا بدەیت لەبەر ئەم ڕسمەی تۆ نیە هی فلان قەناتە ڕێک ئەوە یعنی ئەمە ینی کێ ڕێتێچێ قەناتێکی و کورسات پێکەوە دانیشتون ئێمە مستەوەرێک دێ وێنێکمان دەگرێ یعنی شکات بکرێت لە پیجی کورسات بڵێ ئەم ڕسمە هی فلان کەسە ئەم کاکزانایە ئەم ستران ئەبڵایە هی تۆنی ڕسمی شوێنی ڕسمی جەنابی مام جەلال هی حزبێکی هی مستەوەرەکەیەکی نیشتمانی نەبێ ئازاد نەیە بۆ نمونەسەر ئێوە معلومەوە بەشێکە لە معامەرێک و ئەم شتانە سەر ناگرێت کاک زانە سەیری کات لە تورکیا بە هەموو یاساکان بە هەموو وینەکان هەوڵدرا حزب سیاسەکانی کوردستانی کە بە ڕسمی لە تورکیا حزوریانەیە لە باکوور حزوریانەیە هەوڵەدرێ مەسەن بچوک بکرێن حاک ئین بکرێن وەک چۆنی لە ڕووی سیاسی هاک بکرێن بەڵام ئەم حزبانە هەر ماون هەر دەشمێنن چکە ئەمە مەسەلێکی سیاسەتی علامی سیاسەتی تورکیا تەبلیغەکرێ لێرەش ئەمە سیاسەتی مەسەڵەن کاکسرا من هەر وەکو بەسەرات بۆ باسکەم کە لە کورسات نووس ڕوودا بەڕێز محەممەدی حاجی محمود لێرە میوان بۆ سزا هاتۆتەوە بۆ سوشال میدیا کە لێمە لیپسنی کەسێکی گۆران تا بێژەچێت تا دوایی بە نامەی فەرمی جوابی مێتا دراوەتەوە کاکەمە کەسێتێکی بە ڕێزی سیاسی خەباجێڕێکە پەیوەندی بۆ بابە ئەمە خراپە هەندێک کەس ئەمە بیستمانەتەوە کە هەندێک کەس وەڵاڵەیە وەڵامە پیجەکانی ینی مامانە ئەوەی کە لە منطقەی سلێمانیە حسابی داعشی بۆ کرێ میتا ناتوانێت مێژووی مرۆڤایەتی بگۆڕێ میتا ئەتوانێت پیجەکەی تۆ داخات بەڵام مێژووی مرۆڤایەتی نەمیتا نە فەیسبوک
يعني BBC كيسا BBC أمر راديو وانه BBC راديو كي داخس فتيله فتان BBC بالشفريق ايتواني قلبات لبلاتان بكا بلا الراسيه خباتي ملتان هرماوه BBC رويشتوا بزعلم ولا بروا ميتا وغير ميتا واضح به كاكا من دزان بابتك باريه باريه راستا بارادار كدنا راستا بلين مراقبيكي هنا بلام تكنولوجيا رامنا يبوي شيء سياسي للدنيا بەڵام با خەڵک بزانێت ئەم گەمارۆش ئەم گەمارۆش هەیە لەسەر سیستێمایی لەسەر کوردستان لەسەر دیموکراسی ئەمە گەمارەی لەسەر دیموکراسی تۆ سەیری کات یعنی میدیاکانی سلێمانی چیان کردووە تا تۆ گەمارە خێتە سەری بەشێکە لە پرۆسی دیموکراسی لە کوردستانە یعنی وەکو بۆ نەم تۆ هەموو قەناتەکانی دیکەش قسا بکە بەڵێ هەر یەکێتی یان قەناتەکانی یەکێتی یانی گۆڕان یعنی ئەو قەناتانی دیکە کە ئێستاکە بڵێن بە زۆر لە حزوریان لە ساحە سیاسی کوردستانە ئەوێ بەشێک من لە پرۆسی دیموکراسی ئەگەر بەشێک نەبن لە پرۆسی دیموکراسی ئەمە خەتەرە من یەک نمونە بە تۆ دەڵم کاکەین ساڵی 1972 میرەجانێک کرا مەجارێکی سینەمایی من مەجارێکیان لە ڕینێکی راپۆرتێکی هینا وتشم لە 1970 میرەجانێک کراوە بۆ سینەمای تورکی ویستیانە فیلمێکی یلماز گۆنای بخەنە دەرەوەی لە بەرنامەکە بە زۆر لە جۆرەکان ینی سزای ئیلماز گۆنایان داوە عسکەر لە تورکیا حاکم بۆ دەسەڵاتی ڕۆیشتەوە بۆ ئەوەی ئەم فیلمە جایزەی یەکەم نەباتەوە جایزەی یەکەم دەدەنە کێ جایزەی یەکەم دەدەنە فیلمی کابرایەک لە سینەمای تورکی بەشێکە لە یەمینی تورکی کە جونەید ئەرکان بە لە کوردستان و لە تورکیا بە لە عێراق بە تایبەتی لە سینەماکانی عێراقا بە بەتەڵغازی ناسراوە فیلمەکانی زۆربەی کات باسی مێژووی ئیسلام و تورکیا دەکا و تێکەڵێک دەکا حتا فیلمی لەسەر سەلاحەدین ئەیوبی وەکو تورکێک دەیناسێنێ ئەم پیاوە جایزەی یەکەم دەدەن ئەم پیاوە ئەوەندە سەرڕێەوەی بیرڕای سیاسی جیاوازە لە یلماز گۆنای ئەم یەساریە ئەم یەمینیە قسەیەک دەکا بۆ تاریخ دەمێنێتەوە دەڵێ ئەم جایزە من وەرناگرم مستحقی ئەم جایزەیە یلماز گۆنایە ئەبێ بەڕای من ئەبێت دەرسێک لەم مینە وەربگرین دەرس ئەخلاقی وەربگرین ئەو قەناتەی کە دڵی خۆشە بەوەی کە کورسا سزا ئەدرێ و کەیفی پێدێ و ئەو لایەنەی کە ئەم گەمارە سوشال میدیای گەمارۆی لەم دەڤەرە خاتە ژێر کۆنتۆلەوە ئەبێ بزانێ بەقەدەر جونەید ئەرکان ئەخلاقی سیاسی و ئەخلاقی بڵێن هوەری نییە بۆیە ئەبێ ینی پێ بگوترێ دەرس لەو ملوانەیە وەربگرا نەک پرسیارێکی تر کاکستران بەدەر لە بابەتی یەکێتی و پارتی بزوتنەوەی گۆڕان بانگەوازێکیان کردو کار چەندە لە دەرەوەی یەکێتیە بەڵام داوای ئاشبوونەوە کە داوای خۆکە ئەمانە موفق بن هیچ قسەیەکمان نییە یەکێتیشمان کوردستان پەیوەندەکانی زۆر لەگەڵ بزوتنەی گۆڕان زۆر باشە لەگەڵ بزوتنەی گۆڕان بە تێکرایی یعنی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەڵی خەڵکی دیکە دووبار ناکەینەوە ئێمە پێمان وایە هەموو ینی کە قسە سەر هێزی سیاسیەکەین قسە سەر هەمووی دەکەین بەوەی کە ملاحەزە هەیە و بەوەی کە ملاحەزەی نیە پێمان وایە بستنەوەی سیاسی بزنێکی وەکو گۆڕان بەشێکە لە پرۆسی سیاسی لە کوردستان بەشێکە لە پرۆسی سیاسی لە سلێمانی هەتا باش بن هەتا پێکەوە بن بۆ یەکێتی نیشتمان کوردستان جێ دڵخۆشیە چکە یەکێتی نیشتمان کوردستان پەیوەندی باشی لەگەڵ بزنەوەی گۆڕان هەیە و خلافێک لەسەر مدیر عامێک مدیر ناحەیەک هەینەکە بێ ئەم عیلاقە ئەم پەیوەندی باشە ناس تێک ناداتەوە کە ڕێکەوتنامەی دەباشە ڕوحی ئەو ڕێکەوتنامەیە هەتا ئێسش تەحکوم بە پەیوەندەکانی یەکێتی گۆڕانەوە دەکات کاک بەزات بە پێوەی هاتووە دیارە ژێوە هەواڵی خۆی پێشکەشکە ئێمە بەرنامەکەمان کاتەکەمان کۆتایی هات کاک بەهزات هاتوو ئێمەین قاسکە پێم وایە زۆر سپاس بۆ بەڕێسترا وڵاندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن ئەم ویلایەتانە ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ